بینەرانی هێژە سڵاوتان لێبێ و لە ئاکتوێلێکی دیکەدا پێکەوەین. ئاکتوێلی ئەمڕۆمان سێ تەوەر لە خۆ دەگرێت. تەوەری یەکەم سەبارەت بە ئەو هێرشەی هێزەکانی ڕژێم کە لەسەر پۆلێک پێشمەرگە لە ناو شاری سنەدا پێکێنا. لەو چوارچێوەیەدا دوو چالاکی سیاسی ئەو بابەتە تاوتوێ دەکەین. هەروەها ڕەفراندۆمەکانی باشووری کوردستان و لێکەوتەکانی لەو بابەتەشدا لەگەڵ چاودێرێکی سیاسی و مامۆستایەکی زانکۆدا ئەو بابەتە لێکدانەوەی بۆکەین و دوایین بابەتیش کۆنفرانسی گەنجانی کووردە لە تاراوگەواتە لە ئەوروپا. سەرەتا دەچینە سەر دۆسیی یەکەم و پاشان ئەم بابەتە لەگەڵ ئێقباڵ مرادی چالاکی سیاسی و حەسەن سوارە چالاکی سیاسی لە وڵاتی سوێدەوە پێکەوە تاوتوێ لەسەر دەکەین. پێکەوە و دۆسیە دەبینین. بە پێ زانیاری بەدەستخراو لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە کاتێکدا سێ پێشمەرگەی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بۆ ڕاپەڕاندنی ئەرکی ڕێخستنی بە شاری سنەدا تێپەڕ دەبن دەکەونە بۆسەی سوپای پاسدارانی ڕژیمەوە. ڕاگەیەندرا سەر لە بەیانی دوێنێ هەینی لە سێڕیانی شاڵمانی ناوەندی شاری سنە سێ پێشمەرگە و هاوڵاتیەک لە ماشینێکی جۆری پژۆ 405دا لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە گەمارۆ دەدرێن و بە بێ ئاگادارکردنەوە دراونەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامدا سێ پێشمەرگە گیان بەخت دەکەن و کەسێکی تریش بە سەختی بریندار دەبێت. دواتر بریندارەکە ڕەوانەی نەخۆشخانەکانی سنە دەکرێت. هاوکات بە پێ سەرچاوەکانی هەرێمی لەو شەڕەدا ژمارێک لە ئەندامانی سوپای پاسدارانیش دەکوژرێن، بەڵام تا ئێستا ڕژیمی ئێران سەبارەت بە کوژرانی ئەندامانیان هیچ لێدوانێکیان نەداوە. دوای بەڵاوبوونەوەی هەواڵەکە سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای پشت ڕاستکردنەوەی هەواڵەکە ڕایگەیاند دەستەیەک پێشمەرگە و هاوڕێیانی ڕێخستنی نەهێنی کۆمەڵە لە ناو شاری سنە کەوتونەتە بۆسەی هێزەکانی کۆماری ئیسلامی و سێ کەس لە هاوڕێیانمان بەناوەکانی سەباح حوسێن پەنایی، حامد سەیف پەنایی و بێهزاد نووری دوای شەڕێکی نابەرابەر و قارەمانانە گیانیان بەخت کرد. جێگای ئاماژەیە دوا بە دوای ڕووداوە گوماناویەکانی تاران ڕژیمی ئێران زۆربەی شار و ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی میلیتاریزە کردووە و بە بێ ئاگادارکردنەوە لە ڕابردووشدا شۆڕژگێڕانی گەلی کوردی داوەتە بەر دەستڕێژی گولە و لە بەرامبەر چالاکانی سیاسی و تێکۆشەران شەڕێکی نابەرامبەر پەیڕۆ دەکات. بەڵێ بینەرانی هێژە لەسەر ئەم بابەتە ئێقباڵ مرادی چالاکی سیاسیمان لەگەڵدایە. بەڕێز مرادی ئێوارەت باش؟ ئێوارەیەوەی باش، کاتی چاتێکی خۆش بۆیەوە. سپاس. بەڕێز مرادی سەرەتا ئێوە وەکو چالاکێکی سیاسی لەو بابەتە چۆن دەرەنرخێنن ئەو بوێرەی کە دوێنێ سعات هەشتی سەر لە بەیانی هەروەک لە دۆسیەکەدا باسمان لەسەر کرد چۆن شرۆڤەی بۆ دەکەن؟ فەرموون. بڵێ هەروەکە خۆتان ئشارەتان پێکرد، من ئەمێ سەرەتا پێش هەموو شتێک سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ئەو سێ ڕۆڵەی کوردە کە دێنێ لە شاری سنە گیانیان بەخت کرد خۆم بە بەشداری هەموو پەژارەی بنەماڵەکانیان نەزانم. لە پێشدا ئەم پرسیارە وەدایان پرسیاری تر دێتە گۆڕێ کە دەبێ ئامانج لە ناردنەوەی ئەو پێشمەرگانە تا چەند ئادەیە گرنگ بێ کە بتوانێت پاساوی ئەم کارە ساتانە بێت. زۆر سەیرە ڕێبەرانی حزبی ئەحزابی کۆمەڵە و دموکرات چۆن نەتوانن تەحریفی دروست لە ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتیان نەبێت کە لەم کاتەدا کە دوای ئەنجامی ئەمەڵیاتە تۆرۆریستەکانی داعش، ئەمەڵیاتی تۆرۆریستی داعش و تۆندڕەوەکان کە لە ناوخۆی ئێران و تاران ڕوویدا لەلایەن ڕژیمەوە گەلی کورد بە تاوانباری ئەسڵی دەزانن و بۆ شەرعیەتدان بە سەرکوتکاریەکانی گەلی کورد و خەباتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتە هەر بەو بیانەوەش شەرعیەت بە خۆی بدات. چۆن ئەو کات و ساتە چۆن بەو کات و ساتەدا ڕۆڵەکانی ئەو گەلە بەرەڕووی ئەو قەسابخانەیە دەنێنەوە زۆر بەداخەوە
ئەم پرسیارە دەیان پرسیاری تر دێتە گۆڕێ یەک لە پرسیارەکانی تر ئەوەیە کە نردنەوەی پێشمەرگە بۆ ناوخۆی ڕۆژهەڵات بەو شێوەیە چ کاریگەریە دەتوانێت لەسەر ئیستا و دنیای سیاسی ئێران و کوردستانی ڕۆژهەڵاتدا بێت ئەویش بە چوار یا 5 کەسەوە هێشتا کارەساتە ناڕوونەکەی پێشمەرگەکانی حزبی دموکرات کە بە پاسای گواستنەوەی خەباتی شار بۆ شار و ویا گرێدانی خەبات ئەو خەباتە لە شاخەوە بۆ شار بە ناوی ڕاستان کە تا ئێستاش حزبی دموکرات ڕسمان ڕوونکردنەوەی لەسەر چارەنووسی و پێشمەرگانە کە هیچ دەستکەوتێکی سیاسی نظامی بۆ حزبەکەیان و گەلیکردنەوە بە ناڕوونی ماوەتەوە کۆمەڵێک پێشمەرگە و ڕۆڵەیە و گەلە بەڕاستی بەدرێ هیچ دەستکەوتێک قوربانی و کە زۆر بەداخەوە کارەساتەکانی منتاقی کامێران مستنە و شنە و ئەمانە قەت دەبین ناچێتەوە ئەمانە بەدەیان پێشمەرگە بۆ جۆرە چوونەتەوە و دەستان پێشمەرگانە زۆر بەداخەوە بە سوورەتی گروهی چوونەتەوە تیاچوو بەڵێ بەڕێز مرادی ئێمە دێنەوە لای بەڕێستان بەڕێز مرادی ئێمە دێنەوە لای بەڕێستان بیرۆچوونی حەسەن سوارەیش لەو بارە لێ بگرین دوایەوە پرسیارەکان ئاراستەتان دەکەین بەڕێز سوارە ئێوارەت باش ڕۆژ باش بەڕێز حەسەن لە کاتوساتێکی بەو شێوەیەدا کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت کە ئێستا حزبەکانی کۆمەڵە لە قۆناغێکی بێ چالاکیدان و لە کەمپەکاندا زۆربیان لەوێدا ماونەتەوە بڕیارێکی شەڕ نەدراوە ڕاگەیاندنی شەڕی چەکداری ئەم شەڕەی کە لە ناو سنە هاتووەتە ئاراوە دەکەوێتە چه قۆناغێکەوە ئێوە دید و بیر و بۆچوونتان چۆنە ئایا ئەمە چەندە گرێدراوی ڕووداوەکانی ئەم دواییەی ئێرانە بەڵێ منیش پێشەم شتێک پێم خۆشە سەرخۆشی خۆم ئاراستەی بدە ماڵە و کەسوکاری ئەو سێ پێشمەرگە کۆمەڵە بکەمەوانە دەڕاستیدا من بۆچوونی من ئەوەیە دەتولی ئەو چەند ساڵانەی ڕابردوودا لە چەندین زار تیمی پێشمەرگەی ئاوا نردراوەتەوە بۆ نێو ڕۆژهەڵاتی کوردستانوانە بەداخەوە هەمویان هیچ کامیان موفق نەبوونوانە و تەنیا پێشمەرگەکان گیانیان لە دەستداوانە لەو بەرەنگار بوونەوەشدا تەنانەت نەیانتوانیەوە دەست بکەنەوەوانە دیارە ئەوەش ئەو ڕووداوەش کە حانەکانی بیستمان لە خەبەرەکاندا معلومە کەوانە کەوتونە بۆسەی بەکرێجییەوانی کۆماری ئیسلامی وانە لەوێ گیانیان لە دەستداوانە دوای ئەوەش ئەو بە بڕوای من دوای ئەو تەقینانەوەی کەوا لە ئێران کران و ئەوانە ئەو کارێکی زۆر دروست و صحیح نەبوو کە دە وەختەیدا ئەو پێشمەرگانە بنێرنەوە بۆ شاری سنات منتەقەکە هەموو بەتایبەت میلیتاریزمە کراوە ژمارەیەکی کەمی پێشمەرگە تیمێکی سکۆڵی پێشمەرگە کە تەجروبەیەکی واشیان نییە بیان نێریەوە بۆ شاری سنەوەوانم پێمە حیسابێکی زۆر دقیق نەکراوە زۆر مانێک نییە من خۆم ینی ڕەخنەم بۆچوونم ئەوەیە هەموو جارێک کە گۆڕانکارێک دێتە پێشەوە ئەوانە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت دیموکرات و کۆمەڵەدایان هەوەیە کارێکی بکەنەوەوانە کە حیسابەکانیان دروست لە ئەو نایەتە دەرێوەوانە و ئەو جان لە دەستدانی ئەو پێشمەرگانەش لە توولی ئەو چەند ساڵیدا کە تا ئێستا بۆ ئەوانە بەغەیرە زەرەر بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ دەستکەوتێکی نەبوو ئەوانە جێگای داخیشە کە بەو شێوەیە ئەو پێشمەرگە و جوانانە گیانیان لە دەست دەدەن و دەبنە قوربانی ئەو سیاسەتە نەی ئەو بەڕێوەبەران یا بەرپرسانی ئەو حیزبانە کە دقیق فکریان لە شتەکە نەکردوێتەوە زیاتر بۆ ئەوەیە کە نیشاندەن کە ئێمەش ماوین ئێمەش هەین بە دەوروبەری ئەمڵان ئاورێکمان لێ بدەنەوە من ئاوا دەبینم. بەڵێ بەڕێز مرادی ئێوە سەرنجتان چییە لەو بابەتە لە قسەکانی بەڕێز بیربۆچوونی بەڕێز سوارەمان وەرگرت لەو بابەتە فەرموون. بەڵێ
دەستخۆشی لەکەم بەڕاستی قسەی دوانی کرد ئەو حزبانە زۆر بەداخەوە تا ئیسا نەیانتوانیوە ڕوونکردنەوە لەسەر و شەهیدبوونی ئەو پێشمەرگانە بدەن بە بڕوای من حزبێک کە باوەڕی بە خەبات و تێکۆشانی خۆی نەبێت و چاوەڕوانی هێزێکی دەرەکی بێت کە ڕزگاریان بکات و ڕۆژهەڵاتی ئێرانیان بۆ ئازاد بکات چۆن دەتوانێت بەو کارە ساتە و پێشمەرگانە بنێرێتەوە و بەدایان پێشمەرگەیتر بۆ جۆرە بدرێنە دەست قەسابخانەی جمهوری ئیسلامی بۆ شێوازە پیایان لەناو بچن ئەمانە سەرمایەی ئەو گەلەن گۆڤاڵانە سەرمایەی ئەو گەلەن بەڕاستی کارە سات تۆ بێت سەرمایەی ئەو گەلە بەڕاستی بێ هیچ دەستکەوتێک بیتە دەستی و جمهوری ئیسلامی و بەو شێوازە شەهید بکرێن زۆر ناخۆشە باشە بۆ تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیان لەسەر گیانبەرکردوانی کارەکە حتا بە بنەماڵەکانیشیان درراوە زۆر ناخۆشە حتا ئەندامەکانیان خود لەناو کەمپەکە من کە بۆ جۆرە تاقیقم کردووە لەسەری تا ئێستا حتا بۆ ئەندامەکانیشیان ڕوون نەکردووە کە چارەنووسی ئەو کەسانە کە دەستگیر کراون چیان بەسەرا هاتووە بەڕێز مرادی بە دوای ڕووداوەکانی تارانە ئێران میلیتاریزەی ناوچەکەی کردووە لەو چوارچێوەیەشتا ماوەی چەندین ساڵە 38 ساڵە لە زمانی سیاست نە زمانێکی دیموکراسی لە بەرامبەر هێز و لایەنەکاندا ڕچاو ناکرێت بە ئاگر و ئاسن جوابی شۆڕشگێڕان یان بەرهەڵستکاران دەداتەوە دەی لەم قۆناغەدا ئەرک و میسیۆنی حیزبەکان دەبێت چی بێت ئەگەر بۆ کارێکی ڕێخستن یان بۆ شەڕێکی یان لەو چوارچێوەیەدا بێ بۆچی دەرەنجامەکەی ئەوەیە کە دەیبینین بەحثەکەن مەوزوعی ئەسڵی ئەوەیە ئەگەر کاری ڕاگەیاندن یا کاری سیاسی یا ڕێخستنی بێت شێوازێکی تر زۆرە بۆ ئەو کارێ پێشمەرگە ئادەم شەرایەتا ئەبێ ببرێت پێشمەرگە بنێنەوە ناوخۆی ڕۆژهەڵات ئادەم شەرایەتا هەموو کوردستان میلیتاریزە کراوە بە بۆنەیە ئەو عەمەلیاتە تروریستەی تارانەوە دەری پر بە تاوارداری ئەسڵی لەلایەن جمهوری ئیسلامی و معرەفی کراوە بەخاترەوە تروریستەکانی دەستپەروەردەی خۆیان دەستپەروەردەی خودی جمهوری ئیسلامی و خۆیشی حمایەتی بێکردوون لەناو بە ئێرانە شتیوە ئیمکانی نەکرد ڕاهبەری حزبێت ئەو نەتەحلیلی دروستی نەبێت گەنجی ئاوا بنێرێتەوە بۆ کارە ساتەت یاچێ هەر کەسێ ئەزانێ هەر منداڵێکی دەزانێت کە ناوخۆی ئیستای ڕۆژهەڵات میلیتاریزە کراوە هەر کاتێ مەسەڵەن داعش باشووری کوردستان بەدەست هێزە تروریستەکانەوە بۆ ئازاری هێزە تروریستەکانەوە ئەتلاوە ئێران خۆی حمایەتی لەو جەماعەتە کرد کە ڕوو بە ئێران چوون لەماڵەی بەدەمدا ئێرانە چی ئەکات ئەمانە خۆیان دەستکردی خودی حکوومەتی ئێرانن ئەو یەکەکە پێشاتەوە ئەو ڕێکخراوە تروریستانە کە تا ئیسلاوەتی شانەی نهێنی یا بەپلان مەخفی ئیسە دەستدەن بە عەمەلیاتی ئیتحادیە هەمووی دەستکەوتەکانی خودی جمهوری ئیسلامیە کە لەم ماوە بە حمایەت بەخۆی ئەمانە پەروەردە کراون ئیسای لەو کارە ئەکەن گەلی تۆ بەتاوان دەناسن وەلێ عالەم شەرایەتە هیچ عەقڵێکی سەلیم ناوێ ئیجازە بەخۆی داد پێشمەرگای شوار نەفەر کە هیچ تەأسیرێکی سیاسی یان نظامی لەسەر خەباتی ڕۆژهەڵات نییە بینێرێتەوە بەو شێوە بەو کارە ساتێتە بەو جۆرە کە باسی ئەکەن زۆر نامرۆڤانە دراونەتە بەردەستڕێژی بەڵێ بەڕێز مرادی دێنەوە لای بەڕێستان پێشمەرگەی ماردۆ داعش نەبوو داعش ئەو کاتە عەمەلیاتە ئەنجام نەدا بۆ کوردستان لە میلیتاریزا نەبوو هەر شێوازی ناردنەوەی پێشمەرگەیان ئەو شێواز خەباتەی کە ئەوەن ئەیانەیە بیکەن شێوازنەک گونجاو نییە لە ئیستای ڕۆژهەڵاتە ئەدە خۆیان پەروەردەکەن کە بزانن چۆن بتوانن خەباتکەن خۆ هێزی تر لە ناوەیە دەگرن تووشی ئەم کارە ساتە بن ئەو قڕانە کە چوونەش سێ ڕۆژ دوو ڕۆژ لە ڕۆشتنەوەیان نەبووە کە ئەم کارە ساتە پێشاتووە بەڵێ بەڕێز سوارە دوایین بیر و بۆچوونی بەڕێزیشتان وەرەگرین لەو چوارچێوەیەدا لەم قۆناغە هەستیارەدا کە گەلی کورد پێدا تێپەڕ دەبێ و باس لەسەرەوە دەکرێت پایتەختی هەرە ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوین تاران دەبێت
وەکو باسی لەسەر دەکرێت. کورد لێرەدا دەبێت چه ڕێو شوێنێ بگرێتە بەر، چه مەکانیزمێک بۆ گرتنەبەری بەدەستهێنانی مافەکانی ببینێتەوە؟ بەڕوای من پێشەم شتێکی کورد دەبێ نێوماڵی خۆ یەککە، دەبێ ئەحزابی کوردی لە دەوری یەک خێر بوونەوە بەرنمەیەکی ڕێکوپێکی هاوبەشیان هەبێەوەوانە کە هەمویان تێدا بەشدار بن و خەڵکی کوردستانی و هێزە سیاسیەکان و ئازادی خوازانی ئیرۆژەڵاتی کوردستانی بۆ ئامادەکەن بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی. هیچ حیزبێک یا لایەنێک بە تاقی تەنێ ناتوانێت بە ناردنەوەی ژمارەیەکی کەم پێشمەرگە کارێکی بکەوەوانە. بە بڕوای من یەکێک گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانوانە دەبێ یەکگرتوو بێ، دوایە لەو شێوازەی کە 30 ساڵ 35 ساڵەوەی پێش بەسەریدا چووەوانە لەو شێوازەی قەدیم کە مەسەلەنەوە دیموکرات بە خۆی ژمارەیەکی پێشمەرگە ناردەوە، کۆمەڵە بە خۆی ژمارەیەکی پێشمەرگە ناردەوە بێوە، بە بڕوای من ئەو دەورانە بەسەرچووە. هەم منتەقەکە ئاڵوگۆڕی زۆر گەورەی بەسەردا هاتووە و هەم جوڵانەوەی خەڵکی گەلی کورد لە بەشەکانی کوردستاندا قۆناغی زۆری بڕیوە بە چاولێکردن و دەرزوەرگرتن لە ڕۆژئاوای کوردستان و لە بەشەکانی دیکەی کوردستان. ئێمە دەتوانین کارێکی زۆر گەورەتر بکەین کە ئێمە بتوانین لێک کۆبینەوە هاوبەش ڕێگاچارەیەک دادین. بەڵێ چالاکی سیاسی بەڕێز حەسەن سوارە، سپاس بۆ بەشداریت. بەڕێز مرادی بۆ یەک دقە کات لە بەردەستی ئەوەدا هەیە ئەگەر شتێک سەرنجێکتان مابێ فەرموو. بە بڕوای من ئێستا کۆنگرەی نەتەوەی کورد هەنگارێکی باشی هەڵگرتووە بۆ ئەوەی کە بتوانێت خەباتی گەلی کورد بە یەکڕیزی و بە یەکدەنگی هەمویان دەوری خۆی فۆکاتەوە. جێگەی داخە سەریا لایەنێک و سەریا حزبە دەکە تا ئیستا جوابی ڕاستەوخۆیان جوابی باشیان بە کنگرەی داخوازیەکانی کنگرەی نەتەوەی نەدادێتەوە کۆمەڵە و دموکراتە. هیوادارم کە ئەوانی دێنە یعنی بۆ قەناعەتە بگەن کە بە تەنیا بەو شێوە خەبات ناکرێت و هیچ تەأسیرێکی بەڵێ ئیقبال مرادی چالاکی سیاسی پەیامەکەتان گەیشت. سپاس بۆ بەشداریتان، بەداخەوە تەلەفۆنەکە بچڕا. سپاس بۆ بەشداریتان و ئێوارەتان باش. بەڵێ بینەرانی هێژە بەشێکی دیکەی بەرنامەی ئاکتوێلمان سەبارەت بە ڕەفراندۆم و قەیرانەکانی باشووری کوردستانە. دۆسیەک لەو بارەوە دەبینین. پاش هەند چالاکێکی سیاسی، چاودێرێکی سیاسی و هەروەها مامۆستایەکی زانکۆ بە ڕێگای سکایپەوە لەگەڵماندا دەبن لەو بابەتەدا. پاش کۆبنەوەی بەشێک لە لایەنەکانی باشووری کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق بڕیاریاندا 25 مانگی ئەیلولی ئەمساڵ ڕیفراندۆم بۆ جیابوونەوەی هەرێم لە عێراق بکرێت. هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دوای ڕاگەیانی ئەنجامی کۆبوونەوەکە لە بەیاننامەی خۆیاندا ڕایانگەیان کە ئەوان تا کارەکردنەوەی پەرلەمان و چارەسەری قەیرانەکانی هەرێم نەکرێت دەنگ بە ڕیفراندۆم نادەن. مەرجی ئەوەشیان داناوە کە پێویستە ئەو پرسە لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێت. دوایین جار دوێنێ هەینی سەرکردایەتی هاوبەش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی کۆبوونەوە و ڕاگەیەنراوێکی هاوبەشیان لە سەر ناوەڕۆکی کۆبوونەوەکە بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە پاش ئاساییکردنەوەی پەرلەمان ئامادەکاری تەواو بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بە مەبەستی سەربەخۆیی بە بەشداری ناوچە دابڕێنراوەکانیش. لە هەردوولا ئاماژەیان بەوەش کردووە کە جەخت لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنامەی پێگەێنانی حکوومەتی خۆجێی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دەکەنەوە. ڕۆژێک پێش کۆبوونەوەکە شاندێکی پارتی بە سەرکردایەتی نێچیروان بارزانی سەردانی سلێمانی کردو لەگەڵ یەکێتی دوور لە چاوی میدیاکان کۆبوونەوە. هەر لەو بارەیەوە 14 مانگە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە لێدوانێکی چاپەمەنیدا هەڵوێستی خۆیانی لەسەر پرسی ڕیفراندۆم ڕاگەیاند و وتیان پێویستە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم پەرلەمان بە شێوەیەکی یاسایی و دیموکراتی و بە بێ مەرج کارا بکرێتەوە و لە ژێر هەیمەنێ حەزب بهێنرێتە دەرەوە و لەوێوە بڕیار لەسەر هەر پرسێک بدرێت و ئەنجامدانی یا ئەنجام نەدانی ڕیفراندۆمیش لە هەمان دەستگای شەرعیەوە بڕیاری لەسەر بدرێت.
ڕۆژەوی سەرەکی باشووری کوردستان دۆخێکی لێڵ و ناڕووندا دەژین دۆخێکە لە ئاستی ئاڵۆزی سیاسی و ئابووری و بەڕێوەبەرایەتیدا. بەڵێ بینەرانی هێژە لەم بابەتە سەرەتا دەچینە لای نیاز نەجمەدین مامۆستای زانکۆ لە شاری سلێمانیەوە. ئێوارەتان باش بەڕێز نیاز. ئەگەر دەنگم دەبیستن بەڕێز نیاز ئێوارەتان باش بەڵێ بندەنگیەوە بیستم. بەڵێ بەڕێز نیاز ماوەی چەند ڕۆژێکە بەسەر ئەو بڕیارەی کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی دەریکردبوو سەبارەت بە ڕەفراندۆم. ئێستا چه کەش و هەوایەک حاکمە لە ناو باشووری کوردستاندا؟ لایەنەکان چۆن لەم بابەتە دەڕوانن؟ دیارە قسەی زۆری لەسەر کراوە. ئایا هیچ پێشکەوتنێ بەو بڕیارە و بەدی هاتووە؟ ئایا گەل وەکو چارەسەریە دەیبینێ لە دۆخەکەدا؟ ڕاستیەکەی بەنزیکەی ئەتوانم بڵێم کۆمەڵگای باشوور یان هەرێمی کوردستان دابەشی سەر دوو سەنگەر بووە. سەنگەرێکیان بەگشتی ئەڵێن بەڵێ ئەمانەوێ جیا ببینەوە لە عێراق و دەوڵەتی خۆمان هەبێ. سەنگەرێکی زۆر زۆر بچووک و لاوازیش هەیە ئەڵێن هێشتا توانا هەیە لەگەڵ عێراقا پێکەوە بژین. بەڵام لەناو ئەو سەنگەرەیانە کە داوای جیابوونەوە ئەکا لە عێراق بە تەواوەتی دابەشبوونێکی زۆر گەورە هەیە. هەندێکیان ئەڵێن بەم میکانیزمانە ناتوانین جیا ببینەوە. لەبەرەوەش لەبەر یەک دنیا هۆکاری ترە گەر پێویستکە باسی ئەەکەم ئێمە ڕێفراندۆم ڕەتەکەینەوە چونکە ڕێفراندۆم زیاتر پرۆژەیەکی حیزبی بووە لەلایەن کۆمەڵە حیزب و بە تایبەت حیزبێکی دیاری کراوە سەپێنراوە بەسەر هەرێمی کوردستانە لە ناو بارگایەکەوە لە کاتێکا هەر ئەم حیزبانە خۆیان کۆمەڵی دەستگای مۆدێرن و دیموکراسیان دامەزران وهانی خەڵکیاننا کە ڕووکە ناو دەستگایانە بۆ بڕیاردان و شەرعیەت پێدان بە هەر پرسێک لەوانە پەرلەبان. بەشێکی تریشیان ناڕازی لەسەرەوەی کە با بڵێین ناکرێ بە 100 ساڵ لەگەڵ عێراقا بژین هەروە لە ناکاوایەک لایەنە ڕیفراندۆمێک ڕابگەێنین لە کاتێکە چەندین ئەندام پەرلەمانمان هەیە لە عێراقا و چەندین پۆستی بەرزمان هەیە لەگەڵیانە ئەکرا پێش ئەوە گفتوگۆ بکرایە لەسەر پرسی ڕێفراندۆمیش و جیابوونەوەش لەگەڵ عێراق چونکە هەموو جیابوونەوەیە کە بە ئاژاوەی سیاسیە بڕوا بە شەڕ و جەنگا تێپەڕێت لە ئاخیرا چارە رووسیا و دەوڵەتە لازمەیەکەوە گوازێتەوە بۆ ئەزمەیەکی تر. پاساوێکی تریش ئەوەیە کە ئێستا خێرانێکی زۆر زۆر گەورە هەیە بێگومان ئەوانشی کە بەرگری لەکەن پاساوی خۆیانیان هەیە ئەکاڵێن مەسەرەن ئەمە دەرفەتێکە لە ئێستایە و ئەم دەرفەتە دووبارە نابێتەوە بە هەر حاڵێک بێت بە تەواوەتی گۆڕەپانی سیاسی کوردستان جارێکی تر دابەش بووە بەسەر سەنگەری زۆر کورس و توندوتیش بەرامبەر بەیەک. بەڵێ بەڕێز نیازدینەوە لای بەڕێستان دەچینە لای بەڕێز بیان فەرەج چاودێری سیاسی و خوێندکار لە بەشی یاسا لە مەدریدی ئیسپانیا و لەگەڵماندایە. بەڕێز بیان ئێوارەتان باش. بەڕێز بیانەگە دەنگم دەویستی ئێوارەت باش. ئێوارەی ئێوە باش ئێوە گوێتان دەنگمە؟ بەڵێ گوێمان لە دەنگتە لە ڕووی یاساییەکەوە چەندە ڕاگەاندنی ڕەفراندۆم یاساییە لە بواری یاساییەکەیەوە ئێمە سەرەتا لێکدانەوە لە بەڕێستان پرسین فەرموون. زۆر سپاسدانەکەم حتمما من دکتۆراکەم لەسەر زانستی سیاسیە نەک یاسا بەڵام بۆ پێیکە زانستی سیاسی بەڵێ مەسلەی ڕفراندۆم مەسلەیەکی سیاسی و یاساییشە بۆیە بۆ هەموو ئەوانەی کە لەو بوارەیە اختصاص وەرەگرن پێویستەکە شارەزایی تەواویان نەبێ. دیارە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕوئەیە هاوشێوەی ئەوەیە کە 2-3 ساڵ پێش ئێستا لە کەتەلۆنیا لە ئیسپانیا ڕوویە کاتێک کە با بڵێن هەرێمێک بڕیاری ئەوە ئەیە دەسەڵاتی سیاسی هەرێمێک یاخود دەسەڵاتی یاسایی هەرێمێک لە حاڵەتی هەرێمی کوردستانە حتمما دەسەڵاتی یاسایی پێ هەڵمەساوە دەسەڵاتی سیاسی پێێستاوە چونکە وەکەزانین دەسەڵاتی یاسایەکان یان ئەوە تا پەکخراون یانەوە تا شەرعیەتیان نەماوە.
بۆیە کاتێک کە دەسەڵاتی یاسایی سیاسی هەڵقەسێ بە ئەرکی بڕیاردان لەسەر ڕفراندۆم ئەوە بەر لە هەموو شتێک پێویستی بەوە هەیە کە لەگەڵ دەوڵەتی ناوەند ئەو با بڵێن ئەو شوێنەی کە ئێوێ لێ جیا ببێتەوە قسە بکات و ئەم پرسەش ئەبێ لەلایەن دەوڵەتی ناوەندەوە بگەیەندێتە ناوەندە نێو دەوڵەتیەکان، چون ئێمە ئەزانین پێشتریش ڕاستی من و تارێکم لەسەر ئەوە نووسیوە کە بنزیکی 109 حاڵەت لە جیهاندا ڕوویاوە، لەو 109 حاڵەتە 93 حاڵەتیان بەم شێوەیە براون بەڕێوە و نەتیجەکەش یا ئەوە تا ئەو وڵاتانە جیابوونەتەوە وڵاتی سەربەخۆیان دروست کردووە یاخود پرسەکە ماوەتەوە بە خاتری ئەوەی کە هاوڵاتیانی خۆیان وەکەوەی کە لە سکۆتلەندا ڕوویاوە وەکەوەی کە لە کەنەدا ڕوویاوە لە کوبیک با بڵێن ئامادەیان نەبووە لە هەرێمەکانی خۆیان جیا ببنەوە یاخود لە وڵاتەکانی خۆیان جیا ببنەوە. ئەگەر نا ئەو حاڵەتانی ترکە هەیە ئەگەر هاتوو بەو شێوەیە کە هەرێمی کوردستان بەنیازە ئەنجامی بات بێت و لەگەڵ وڵاتی ناوەندا قسە نەکەن و ڕێکەوتن بەر لە ئەنجامدانی پرۆسەکە ئەنجام نەدەن و وڵاتی ناوەند هەڵ نەسێ بە داواکردن لە ناوەندە نێودەوڵەتیەکانی وەکو UN و یۆنامی ئەوە ئەو ڕفراندۆمە بەکردن و نەکردن نەتیجەکەی وەکو یەکە چونکە لە دوجارە دوای ئەنجامەکە ئەگەر لە سەدا 98 ئەوە لایەنی عێراق باست لەسەر کرد لە ناو لایەنی هەرێمی کوردستانیان باشووری کوردستاندا لە کاتێکدا پەرلەمان پەک کراوە هەندێک پۆستە سیادیەکان قۆرەخ کراوە، ئایا لەو بوارەدا ڕاوێژ نەکردن پێشێلکردنی یاسا نییە؟ ئەزانی چۆناییە خۆی لە هەندێک لەو وڵاتانەی کە بەکاری ڕفراندۆم یان داواکاری ڕفراندۆم هەستاون ئەگەر لە سەرەتای قۆناغی ڕزگاری نیشتیمانیدا بووبێتن وەکو ساڵی 1991 هەرێمی کوردستان لەو قۆناغەیە بەر لەوەی داوای هەڵبژاردن و داوای دروستکردنی پەرلەمان و ئەوە کە بەشێک بێ لە سیادەی عێراقیان لەجێی ئەوە داوای ڕفراندۆمیان بکردایە ئەوە کاتە زۆر ئاسایی بوو ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان پێایە تێپەڕەبێ. بەڵام لەبەر ئەوەی 25 بۆ 26 ساڵە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی تەشریعی تایبەت بەخۆی هەیە، جگەلەوە با بڵێن حکوومەتی هەیە، جگەلەوە سەرۆکایەتیەکی هەرێمی هەیە کە ئەم سەرۆکایەتیە مەفروض وایە لە ناو پەرلەمانەوە یان لە ناو خەڵکەوە ئەویان یاساکە لە دواییە ئەبێ جارێکی کە قسەی لەسەر بکرێتەوە هەڵبژێری ئەمانە هەمووی لە ئێستاە بە جۆرێک لە جۆرەکان ناشەرعین و یانەوە تا پەک خراونەوەکو باسم کرد وەکو لە حاڵەتی پەرلەمانی هەرێمی کوردستانە یاخود لە حاڵەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە شەرعیەتی نەماوە و بەدەل لەو 2 ساڵەشی کە بۆی تازەکراوەتەوە 2 ساڵی تر بە فول ناشەرعی ماوەتەوە لە دەسەڵاتە بۆیە ئەو نەوەکو سەرۆکی هەرێم ئەو بەڕێزە ئەتوانێ ڕفتار بکات و داوا لە حیزبەکان بکە و نەوەکو دەسەڵاتی تەشریعیش کە پەرلەمانە چونکە پەرلەمانیش ئێستاکە وەکو باسمان کرد نەماوە بۆیە وەکو سەرۆکێکی حیزب لە حاڵەتێکا کە بڕیاری ئەنجامدانی ڕفراندۆم ئەیە ئەبێت لەم حاڵەتەیە بگەڕێتەوە بۆ تەواوی یەکە حیزبەکان واتە حیزبی گۆڕان حیزبی کۆمەڵ حیزبە بچووکەکان هەر هەمویان لە بەر لەوەی کە بڕیاری ئەوەی بە چەندین دانیشتنی بکردایەتەوە ئەمە خاڵی یەکەمە چون بەڕاستی مەسەلەی ڕفراندۆم مەسەلەی چارەنووسی میلەتێکە گەلێکە لە ناوچەیەکی دیاریکراوە هەروە ئاسان نییە ئەمە کەپرهاوینە نییە تۆ بتەوێت چوار کۆڵەکەی بۆ دابنیت و حەسیرێکی بخەیتە سەر بەڵێ بەڕێز بیان دێنەوە لای بەڕێستان تا ئاستێک وەڵامەکەمان وەرگرت بەڕێز نیاز ئێوە لەسەر سکایپ و هێڵی تەلەفۆن ماون بەڕێزم بەڵێ بەڕێز نیاز ئێوە باستان لەسەر ناو شەقامی گشتی و هەروەها حیزب و لایەنەکان و سەنگەربەندیەکان کرد. بیر و بۆ چوونی بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ لەو بوارەدا چییە؟ ئایا ئەم ڕەفراندۆمە چەندە دەتوانێت چارەسەری لەگەڵ خۆی دابێنێ؟ هۆکاری قەیرانەکان حکوومەتی هەرێمی ئێستایان بەغدایە جیابوونەوە چارەسەری لەگەڵ خۆی دادێنێ؟ من لەگەڵ ئەم شێوازی جیابوونەوەیە نیم ئەگەرچی وەکو هەر کوردێکی ترخوازیارم کە ئێمە دەوڵەتی خۆمانمان هەبێ دووام من دەوڵەتیش وەکو بەهەشتێک سیر ناکەم ئەگەر هەت بێ ئەوە ئەگەیشتە ناو بەهەشتێکە و ئەگەر نەشت بوو ئەوە لە دۆزەخێکاژی چەندین نمونەی دەوڵەتمان هەن لەسەر ئەم زەویە لەناو قەیران و ئەزەماتی لێ باڵین شەڕ و تند و توژیکی زۆر گەوراژین بەبێ ئەوەی مشکلەکان ئەوە بێت کە دەوڵەتیان نییە لەبەرەوە پێویست ناکە ئێمە دەوڵەت بەو شێوەیە تەقدیسکەین کەس نەوێرێ ڕەخنەی لێ بگرێ و هەر کەسێ ڕەخنەی لێ بخرێتە بەرەی دژ بە کوردستانەوە
لەگەڵ یانیم لەبەرەوەی ئێمە لە هەلومەرجێکی سیاسی ترس ناکەین. ئێمە لە ناوەوە 100 ساڵە ئەگەر لە 100 ساڵە عراق وەربگرین لە داگیرکاریە بین لەلایەن عراقەوە، ئەوە 50 ساڵیشە بە بێ و چەند لە ناوە دابەش کراوین لەسەر دەستی هێزە سیاسەکانی خۆمان بە بێ دەستکاریکردنی ئەو دابەشکردنە ناوخۆییە کە وزەی لە ئێمە بڕیوە کە خەڵکی کوردستانی بێومێت کردووە، هیلاکی کردووە، نیوەیانی ڕاونە، بەشێکی زۆری ڕاونان بۆ دەرەوەی وڵات. تۆزە زەحمەتە تۆ شەڕی ئەو هەموو دەوڵەتە بکەی کە چاویان لەسەر کوردستانە و زەحمەتە. بڕای من زەحمەتەکە لەوایە کە لە ناوەنە لاواز بووی داگیرکرد زۆر زیاتر زاڵە بێ بەسەرتە. سەبارەت بەوەی خەتای ئێمە یا خەتا عراقا بە بڕای من خەتای هەردوو لایە. ئەوانیش لە سەرکەوتن و سەرهەڵدانی دەوڵەتی کوردستان ئەترسن لەبەرەوەی خاوەنی نەوت و گازین و بینە منافیسی سەرێکی ئەوان لەبەر ئەوەی هەندێک پرۆژەی ناسیۆنالیزمی ئەوان هەیە بە بێبوونی ئێمە سەرکەوتو نابێ. بۆ نمونە دەسەڵاتدارێکی عراقی و لێپەیا بێت ئەڵێ بە خەڵکەکەی خۆیان ئەڵێ بۆیە ئێمە ناتوانین قەیرانەکانتان بۆ چاپکەین چونکە خەتای کوردستانە منافەسەمانەکەن. ئەگەر ئێوە دژایەتیمان بکەن کورد بەرامبەر بە ئێوە هەڵدەستن و کازان شتەکەن بە حکمی ئەوانە کۆمەڵە دەسەڵاتداری گەندەڵیش لە عراقا سەر هەڵەیاو بۆ خۆی بزنسێکی چاک بە ژیانی سیاسیەوەکە. بەڵام ئەو چیرۆکەش لە لای من کۆتایی هاتووە کە بڵین هەر کورد میلەتێکی داماوی ستەملێکراوە و غەدری نەکردووە لە ماوەی هەر 50 ساڵی ڕابردوو وەرگرین لە چەندین گرێبەستا ئێمەش غەڵەتمان کرد بەرامبەر بە عراق. نیازیەوە باستان لە خەتاکانی عێراق کرد، ئەی خەتای هەرێم لە چیدایە لەم بابەتەدا؟ یەکێک لەو خەتایانی لە هەرێما هەیە لە 50 ساڵی ڕابردووە نخبەی سیاسی کوردی پلانێکی ئەو پلانانەی یان ئەو ئیتیفاقیانەی ئەو گرێبەستە سیاسیانەی هاوپەیمانەتیانی هەی بۆ لەگەڵ عراقا ئیلتیزامی نەکردووە پێوەی لە شوێنێکە پەیوەندیەکە بۆ نمونە ژێربەژێر بە ئێرانەوە با بڵێن ئەوەی کە ئەوان پێی ئەڵەن سیادی عراق سەروەرەتی عراق تێگەشکێرن. گرێبەستی نەوت هەیە لێرە بە شێوازێک ئەبرێ بڕێەوە کە تەواو جیاوازە لەگەڵ گرێبەستەکانی عراقا کە مشکیلە بۆ بەرژەوەندیەکانی ئەوانێتەوە لە کاتێکە ئێمە لە یەک خاکەین. ئێمە بە نرخێک نەوتە فرۆشین کە جیاوازە لە نرخی ئەوان لە کاتێکە ئێمە لەسەر یەک خاکەژین. ئێمە داهاتمان بە تەواوەتی شەفاف نییە لە بەردەمی ئەوانە لە کاتێکە پۆستمان هەیە لێ سەرۆکی دەوڵەتی عراقی کووردە پەرلەمان کووردەوە زۆشتی تر واتە ئەوەی کە ئێمە لی تێگەیشتوین ئێمە نەمانتوانیوە کۆمەڵێ جومگەی متمانە لەگەڵ دەوڵەتی عراقیە دروست بکەین کە هەست بکەن کورد هێزێکی ترسناک نییە بۆ ئەوان و خیانەتیان لێ ناکەن. بەڵێ زۆر سپاس بەڕێز نیاز نەجمەدین مامۆستای زانکۆ کە لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی دەچینە لای بەڕێز ڤیانیش دوایین بیر و بۆچوون بە کورتی لەویش وەردەگرین. بەڕێز ڤیان فەرموون دوایین بیر و بۆچوونتان لەو وارەوە ئایا ئەو ڕەفراندۆمە دەتوانێت ببێتە هەوێنی چارەسەری کێشەکان لە باشووری کوردستاندا لە کاتێکدا باس لەسەرەوە کرێت کە 25 مانگ هەوڵ دەدرێت بۆ دانوستان نەک بۆ ڕەفراندۆمێک بۆ جیابوونەوە یان بۆ دەوڵەتێکی سەربەخۆ؟ بەڵێ بە بڕوای من هەوڵی ئەنجامدانی ڕەفراندۆم خۆی لە ئەساسەوە ئەوایە بۆ هەوڵی لێخستنەوەی یەکە ئیدارەکان و یەکە یاسایی و تەشریعەکانی هەرێمی کوردستان بووایە چونکە بەبێ ئەوەی کە بناغەیەکی بەهێزی یاسایی و سیاسی هەبێ لە هەرێمی کوردستانە ناتوانین ئێمە ئەم پرسە بە سەرکەوتووی ئەنجام بین. بەڕاستی ئەو وادەیە کە داژراوە بۆ ئەنجامدانی ڕەفراندۆمەکە وادەیەکی زۆر نزیکە. دروستکردنی دەوڵەت من لە سەرەتای قسەکانی ژوتم کارێکی ئاسان نییە، پێویستی بە بودجەیە، پێویستی بە وایەکی گشتیە لە ناو جەماوەرە بڵاو کرابێتەوە بۆچی ئێمە ئەم دەوڵەتە دروست دەکەین، پێویستی بەوەیە ڕایت یاسایی و ڕای سیاسی وەرگیرابێ لە پسپۆرەکانی ناوخۆی وڵات و لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە نەجارێک و نەدوان لە ماوەی 3-4 ساڵی ڕابردوو کە ئەم پرسە خراوەتە بەرباس و لێقۆڵینەوە چەندین جار ئەوە لای لێ بکردنایەتەوە و پرسی ئەوانی وەربگرتا بۆی بزانین چۆنی بتوانین بە کەمترین زەرەر لەم پرسە بینە دەرەوە بە تایبەتی وەکو مامۆستا نیاز باسی کرد چواردەوری ئێمە کۆمەڵێک خەڵک و کۆمەڵێک دەوڵەت و کۆمەڵێک کیانی سیاسین کە ئەمانە هیچی دەستی هاوکاریت بۆ درێژ ناکە. بۆیە بە بڕوای من لە ئێستاە ئەگەر هێزە سیاسیەکانیش بگەنە ئاستی ئەوەی کە بڕیار بن کە ئەم ڕفراندۆمە
هەر بکرێ باشترین حل بۆ ئەوەیە کە مدەیەک بیرێتە پەرلەمان دانیشێت یاساکانی خۆی سەر لە نوێ عادە بکاتەوە با بڵێن چاوپێخشانیان پیا بکاتەوە پاشانیش لە دوای ئەمەی کە ئەمەکرا اینجا وادەیەکی نوێ بۆ ڕیفراندۆم دابنرێت و بەر لەوەی کە ئەوەش بکرێت پێویستەکە لەگەڵ بەغایە دیسانەوە دەست بە چۆنەڵی دانوستانەکان بکرێتەوە هەوڵی ئەوە بیرێ کە لەگەڵ یۆنامی و لەگەڵ یوئێنا قسە لەسەر ئەم مەسەلەیە بە تەواوەتی بکرێت پێویست بەوە ئەکات کە ئێمە لە پرۆسەی شەڕی داعش بینە دەرەوە ئەمە گرنگترین با بڵێن گرفتە لە ناوچەکەیە بۆیە ئەم شتانە هەر هەمووی بەیەکەوە تێکئاڵا و پێکئاڵاون ئەگەر بێت و نەتوانین چارەسەرێکی گونجاویان لە کاتێکی گونجاوە بۆ بدۆزینەوە ئەو بە بڕوای من زۆر بە کورتی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا ئەم پێشنیارە و سەرکێشیەم بابەتە دەکا چەندە کراوەیە لە بەرامبەر ئەو پێشنیارانەی کە تۆ باسی لەسەر دەکەی بەس زۆر بە کورتی بەڕێزم والله ئەگەر ئامانجەکە ئەوە بێت کە بەڕاستی سربەخۆی ڕابگەیەندێ ئەوە ئەبێ کراوە بێ لە بەردەمی ئەم ئامانجانە ئەگەر پرسەکەش پرسێکی مزایدی سیاسیە و ئامانجلەی پەردەبۆشکردنی ئەو مەشاکیلانەیە کە لەناو هەرێمی کوردستانە هەیە ئەوە هەزارانی وەکو من پسپۆر بڕژێتە سەر جادەکان و داوای دواخستنی بکە پارتی دیموکراتی کوردستان هەر بەردەوامە بێ لەسەر پرسەکە بۆیە ئەبێ ئێمە تحدیدی بکەین ئایا تێ بگەین لەوەی ئایا ئامانج لە ئەنجام ئەگەر هەزاران پسپۆر کاردانەوەیان هەبێت بە بڕوای بەڕێستان ناتوانێت گۆڕانکاریەکی جدی لە باشوورە بۆ خولقێنێ؟ من قسەکەم لەسەر ئەوەیە ئەگەر ئامانجی پارتی دیموکراتی کوردستان هەرچیەک بێت چون ئێستا دەسەڵاتی سیاسی و ئابووری گرتووە دەدەست دەسەڵاتی ئاسایشی لەدەستایە بۆیە چارەنووسی من و چارەنووسی یەکێکی کە لە هەرێمی کوردستانە لە هی بیداد و لە هی با بڵێن سەردەش عوسمان و لەوانە زیاتر نییە کاتێک کە تۆ بێ بە جددی بڕژێتە سەر جادەکان و قسە بکەیت بەڵام ئەگەر بێت و ئامانج ببوورە بەڵێ فەرموون زۆر بە کورتی فەرموون دوایین وتەکان بێ فەرموون بەڵێ ئەگەر ئامانجەکە ئەوە بێت کە پرسوورا بەم خەڵکە بکرێت و سربەخۆیی بەڕاستی ڕابگەێنرێ ئەوە پێویستەکە سەرۆکایەتی ئەو حیزبە لەگەڵ ئەمانەی تریش کە دانیشتن ئەکات بەڕاستی نیەتی بێت لەوەی کە بگەێنێتە ئەنجام لە ڕێگەی دۆزینەوەی چارەسەریەوە لە ڕێگەی دانوستانەوە جارێ هێزەهێنان خۆیەکان یەک هەوڵدا ڕای چاسەری هەرێمی کوردستانە دروست بکە اینجا هەنگاو بنێ بۆ شتەکانی تر بەڵێ چاودێری سیاسی و دکتۆرا لە بەشی زانستە سیاسیەکاندا بەڕێز ڤیان فەرج سپاس بۆ بەشداریت هەروەها سپاس بۆ بەڕێز نیاز نەجمەدین مامۆستای زانکۆ کە لەو بابەتە لەگەڵماندا بوون زۆر سپاس بەڵێ بینەرانی هێژە دوایین بەشی بەرنامەی ئاکتوێل سەبارەت بە کۆنگرە یان یەکەمین کۆنفرانسی جوانانی کوردە لە ئاستی ئەوروپا کە لە شاری دۆرتمۆند بەڕێوەچوو ئەمڕۆ کۆنفرانسی نێونەتەوەیی جوانانی کورد لە تاراوگە لە ناوەندی کۆمەلگای دیموکراتیکی کورد لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بە سروودی ڕەقیب و بە خولەکێک ڕێزگرتن دەستی پێکرد لە کۆنفرانسەکەدا نوێنەرانی ژنانی جوانانی ئازاد جوانانی بزوتنەوەی گۆڕان هەروەها جوانانی کۆمەڵا هەفگرتنی جوانانی ئێزدی جوانانی پەژاک جوانانی جڤاکی ئیسلامی دیموکراتیک چەندین ڕێکخراوی دیکە و جوانانی یارستان و پلاتفۆرمی زاگرۆس و جوانانی پەیەدا بەشداریان کرد کۆنفرانسەکە بە دروشمی جوانانی کورد بە یەکگرتنی نەتەوەیی خیانەت لە ناو دەبەن ئەمڕۆ سەر لە بەیانی دەستی پێکرد و دەست لەو چوارچێوەیەدا وتاری لایەنەکان پێشکەش کرا دەچینە لای مێهران ئەحمەدی نوێنەری پەژاک کە لە کۆنفرانسەکەدا بەشداری کردووە بیربۆچوونی ئەو لە سەبارەت بە بەڕێوچوونی کۆنفرانسەکە وەردەگرین بەڕێز ئەحمەدی ئێوارەت باش ژیانتان باش بەڕێز ئەحمەدی سەرەتا باس لەسەرەوە بکەن کۆنفرانسەکە لەم ساتانەدا بەردەوامەیان کۆتایی پێهاتووە و چۆن بەڕێوەچوو کۆنفرانسەکە لە بەرەبەیانی ئەمڕۆ دەستی پێکرد و بە چەند دەقەیەکی پێش ئێستا بە دروشمی یەکێتی نەتەوەی بژی یەکێتی نەتەوەی کورد بە پێشەنگایەتی جوانی کورد کۆتایی پێهات بەڵێ کۆنفرانسەکە چۆن بەڕێوەچوو بەڕێز مێهران هەروەها کە خۆشتن ئاماژەتان بە بەشێکی لە مەژارەکان کرد بە بەشداری جوانانی هەر چوار پارچە لە ئاستی هەر ڕێخستن و سازی و ڕێکخراوێکی کە
کوردان چ لە تاراوگۆ چ لە ناوخۆی وڵاتەوە ئاوایان کردوە بەشداربوونە بەڕێوە چوو. لێرەدا بۆ مەبەستە ئەوە کۆنفرانس دەدارخرا کە کورد گەنجانی کورد چه ژن و کوڕی کورد بتوانن بە ئاستی لە ئاستی ئوروپادا بە ڕێخستنی بەستنی یەکەمین کۆنفرانسی خۆیان بتوانن پێشەنگایەتی یەکیەتی کوردان بکەن کە بتوانن لە دەمی داهاتوودا ببێ بە بەشێک کە بتوانێت کنگرەی نەتەوەی کورد لە ئاستی زووترا لەدار بخرێتەوە ببەستێت. بڵێ پێشتر لە ئاستی بەشەکانی دیکەی کوردستانە لەم ساڵدا کۆنفرانسی دیکە بەڕێوە چوو بۆ جوانان. ئایا ئەمە بۆ ئامادەکاری بۆ کۆنگرەیەکی جوانانە یان کۆنفرانسێکی گشتیە؟ پێشتر کۆنفرانسێک لە مێڵان بەڕێوە چوو دیسان بە پێشنگایەتی جوانان بوو لە هەر چوار پاسە و لایەنی کوردستاندا. بەڵام ئەم جارە ئەم کۆنفرانسە بەناو کۆنفرانسی یەکەم ناولێکرا و ئەو بڕیارەی گیرا کە لە ئەنجامی ئەم کۆنفرانسەدا کۆمیتەیەک بێت ئاواکردن یا کۆمیتە یا کوردیناسیۆنێک بێت ئاواکردن کە بتوانێت ئەو نوێنەرایەتی ئەو لایەنانەکە کە لەوێدا بەشدار بوون و هاوڕای بوون لەسەر ئەو کۆنفرانسە و هەوڵدانی هەر لایەکی کە هەیەی بۆ کۆنگرەی نەتەوەی کوردان ئەمە بتوانێت لە ئاستی ئوروپادا کار و خەباتی خۆی بەڕێوە بات تا ئەوەی کە بتوانێت لە دەمی داهاتوودا یا بۆ کۆنفرانسێکی داهاتوو یا ئەوەی کە بتوانێت ئەگەر بتوانێت لە دەمێکی نزیکتردا یا ساڵی داهاتوودا کۆنگرەی خۆی ببەستێ یانە ئۆکۆ کۆنگرەی لەسەر ناوی کۆنگرەی جوانانی هەر چوار پاسە. بەڵام لە ئەساسا ئیسە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە بتوانێت لەو ببێ بە ئەهرۆمێک کە بتوانێت ئاستێک لە ئاستی کۆنگرەی نەتەوەی لە کوردستاندا چ لە کوردستان چ لە ئەوروپایدا هەندێکی بەرەو پێش بباتەوە بتوانێت بەرەو یەکگرتنێک لە ناو ماڵی کووردا بێت ئاراوە. بڵێ بەڕێز ئەحمەدی ئەوە باستان لە هەندێک ئامانجەکان کرد. ئایا دەرەنجامێک ڕاگەیەنراوە یان ئەنجامنامەیەکی و کۆنفرانسە ئەگەر بڕیارگەلێک وەرگیرا بێ ئەگەر شتێک ما بێ باسی لەسەرکەی فەرموون؟ بەڵێ هەروەها ئاماژداندا ڕاگەیەنرا هەندێک بڕیار ڕاگەیەنرا کە ئەگەر مەجال بەڵکم بتوانێت بە هەمووی ئاماژەکرێت. بەڵام چ لە ئاسی هەر چوار پارچەدا ئەوەی هەوڵدانێک کە دەکرێت بەرامبەر بە ڕژیمی ئێران شیارکردنەوە یا خەباتێک بگرێت بەرامبەر بە و لە سێدارەدان و ئەو بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لەناو کۆمەلگای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و بەرامبەر بە ئەو کوشتنی کۆڵبەران لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە باشووریدا بتوانێت خەباتێک پێش بخرێت بۆ ئەوەی کە ئەم مەسئلەی ڕفراندۆمە لە باشووری کوردستاندا بە شێوازێکی باش بتوانێت گەل ئیفادەی خۆی بکات و نەبێ بە مژاری تجارەت بۆ لایەنێک کە بتوانێت لەسەر ئەوە دەسەڵاتی خۆی بەسەر کۆمەلگادا فەرز بکات و هەندێک شتانی دیکەی دەنگ و ڕەنگی باکوور و ڕۆژاوایش بە هەمان شێوازە لەوێدا نرخێنرا و فڕیاریان لەسەر گیرا کە بتوانێت لەسەر ئەو دەستکەوتانەیە لەکە لەم ساڵانی دواییدا لە ڕۆژهەڵاتی و لە ڕۆژاوای کوردستاندا دەستکەوتەوە چ لە باکوورە چ لە ئاسیا و پارچەکان درێژە بتوانێت خاوەندارەتی لێ بکات و لە پێڕۆی ئەو دەستکەوتانە کە کورد هەیەی بتوانێت ببێ بە وەڵامێک بۆ خوێنی ئەو شەیدانە کە تا ئێستا توانیان ئاستی کورد بگەن ئەم مەرحەلەیە. بەڵێ مهران ئەحمەدی نوێنەری پەژاک لە کۆنفرانسی جوانان لە دۆرتمۆندی ئەڵمانیاوە گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا. بەڵێ بینەرانی هێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بەیەگەیشتنەوە ئێوارەتان باش.